زمانی کوردی لە یەکێکە لە زمانە زیندووەکانی جیهان ئێمە لە ئێستادا کە زیاتر لە 7 ملیار دانیشتووی سەرزەویمان هەیە ئەم 7 ملیار دانیشتووە سەرزەویە نزیکەی 6796 زمانی زیندویان هەیە کە قسەی پێدەکەن و پەیوەندی پێدەگرن لە نێوان خۆیاندا ئیتر ئەمە بەپێی نەتەوەکان و گروپەکان و کۆمەڵەکان ئەگۆڕن. یەکێک لەو زمانە زیندوانەی کە ئێستا خۆشبەختانە ئاخێوەری هەیە زمانی کوردیە. زمانی کوردی بەپێی سەرژمێری EST کۆدی ژمارە 342 پێدراوە ئەمە لەسەر ئاستی جیهان، هەروەها بەپێی سەرژمێری دەستگای سویدی بۆ زمانە زیندووەکانی جیهان کۆدی 50 پێ سپێردراوە و لە هەمان کادا بەپێی سەرژمێری ئینسکلۆپیدیای ئەوروپی بۆ دەستنیشانکردنی زمانە زیندووەکانی جیهان کۆدی 40 پێدراوە و لە هەمان کاتە زانەکاڵفەیە کە ئەویش بە هەمان شێوە توێژینەوەیەکی کردەوە بۆ دەستنیشانکردنی پلەی زمانەکان زمانی کوردی خۆشبەختانە لەو پلەبەندیە ڕیزبەندی سی وەرگرتووە و دواترین سەرژمێریشمانەوەیە کە لە کۆتایی ساڵی 2023 بەپێی ڕێژەی ژمارەی وشە لە وشەدانی زمانەکەدا زمانی کوردی ئاستی هەشتەمی بۆ دەستنیشان کرابوو. ئەمە لەسەر ئاستی جیهان زمانی کوردی یەکێکە لە زمانە زیندووەکان وە کۆدی جیهانی پێسپێردراوە. لەسەر ئاستی ناوچەکەش و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی زمانی کوردی یەکێکە لە 5 زمانە زیندووەکەی ناوچەکە لە پاڵ زمانی تورکی و عەرەبی و فارسی و عبریدا زمانی کوردیش یەکێکە لە زمانە زیندووەکان. ئەگەر بینە سەر عێراقی فیدراڵ لە دەستوری عێراقا زمانی کوردی لەگەڵ زمانی عەرەبی دوو زمانی یەکەمن هاوتان بۆ قسە پێکەرانی و دانیشتوانی عێراق بەگشتی و ئەمە لە یاسای زمانە فەرمیەکان لە ساڵی 2014 لە دەستوری عێراقی فیدراڵدا ئەمە تۆمار کراوە. لە ڕشنووسی دەستوری هەرێمی کوردستانیشدا لە هەمان ساڵدا لە یاسای زمانە فەرمیەکاندا و لە ژمارە 6 یاساکەدا بە هەمان شێوە زمانی کوردی بە زمانی ستاندارد بە زمانی دایکی ئاخێوەری نەتەوەی کورد دەستنیشان کراوە. ئەمە ئێمە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی نێودەوڵەتی و ناوچەی و هەرێمیەوە هیچ کێشەیەکمان لەگەڵ زمانەکەدا نیە. بەداخەوە ئەوەی کە کێشە ئێمە بۆ زمانەکە دروستمان کردووە خۆمانین لە چۆنێتی مامەڵەکردنی نادروستی خۆمان لەگەڵ زمانی دایکمانە بەوەی کە کۆمەڵێک کە ئاریشەمان بۆ زمانەکەمان دروست کردووە. ئەمە ژەگەڕێتەوە بۆ نەبوونی سیاست و پلانی زمانی لەلایەن حکوومەت و دەسەڵاتدارێتیەوە لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکانەوە، چونکە ئێمە ئەزانین لە هەموو دنیادا ئەبێت دەستگایەک سنتەرێک دامەزراوەیەک هەبێت کە جڵەوی زمانەکە بگرێت و پارێزگاری لە زمانەکە بکات و گەشە بە زمانەکە بدات و ئەو ئەبێتە پاسەوانی زمانەکە و ئەوە بێتە ئەوەی کە یاسادانەر و لە هەمان کاتە هەڵگوێزەری وشەکان و دەستەواژە و زاراوەکان بێت. نەک بەداخەوە کە ئێستا ئێمە ئەبینین ئێستا لە هەر ڕاگەیاندنێکە لە هەر چاپخان و چاپەمەنیەکە لە هەر شوێنێکە بینی خۆی بۆ خۆی دەستوری خۆی یاسای خۆی وشە و زاراوە و دەستەواژەی خۆی هەڵگواستەوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ گەنجی زمانەکە خۆی کە ئەمەش خۆی بۆ خۆی دوجار ئەبێتە ئاریشە و لە کۆتایی ئەبێتە دیاردەیەکی ژەهری زمانی بۆ لە ناوبردنی زمانەکە کە بەداخەوە ئێستا زمانی کوردی لە ئاستی نێودەوڵەتیە کێشەیەکی نییە، بەڵام ئەو ئاریشانەی کە هەیەی لە ئاستی ناوخۆیەدایە ئەو ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە دوو ئاستا خۆی بینێتەوە. لە ئاستێکیانە لە ئاستی سەرەوەیە کە ئەبێت بەڕاستی ئەگەر ئێمە هەوڵی ڕێگە چارەیەک بین بۆ ئەو سیاسەتە هەڵەیە کە لە ماوەی ئەم 33 ساڵەیە هەمان بۆ لەگەڵ زمانەکەیە ڕاستی بکەینەوە ئەبێ هەوڵ بین دەست بەجێ سنتەرێک دامەزراوەیەک ئەکادیمیەک دیاری بکەین بۆ کارکردن لە زمانەکە و جڵەوگرتنی زمانەکە و هەوڵدان بۆ خستنەوە سەر ڕێژکەی خۆی زمانەکە وەکو هەموو زمانی نەتەوەکانی تر و ئەمەش بە ڕاستەوخۆ ڕنگدانەوە و کاردانەوەی ئەبێت لەسەر تاکەکانی کۆمەڵ، چکە ئێستا بەداخەوە ئەوەی تەوەری دومی پرسیارەکەی جەنابەت کە بۆچی ئێستا وای لێ هاتووە زمانی منداڵمان شێواندووە خێزانەکان بەشکۆوە لە زمانی دووهەم و سێم ئەڕوانن بەداخەوە بە کەم بەهایانە ئەڕوانە زمانی دایکیان ئەگەڕێتەوە بۆ ئەو نەبوونی استراتیژەی کە ئێمە پەیوەست بە زمانی دایکەوە جێبەجێمان نەکردەوە. بۆ نمونە حکوومەتی هەرێم هەلی کاری بەستۆتەوە بە فێربوونی زمانی دووهەم و سێهەمەوە، بۆ نمونە خوێندنی باڵا بەسراوەتەوە بە فێربوونی زمانی دووهەم و سێهەمەوە، بازارسازی بۆ زمانی دووهەم و سێهەمە کرێت، دەستگا ڕاکەیاندنەکان برەوێکی
باڵایانە بە زمانی دووهەم و سێهەم دەدەن. ئاستی ڕۆشنبیری و توانست و توانا و لێهاتووی کەسەکانمان بەستۆتەوە بۆی کە زمانی دووهەم بزانن. لە کاتێکە ئێمە بەڕاستی نەزانانە مامەڵە لەگەڵ زمانی دووەمەکەین. زمانی دووهەم بەستەنها ئەوەندە نییە ئێمە دەستەواژە و شریت و کۆمەڵێک شریتە دەنگیەک و کۆمەڵێک و شەو زاراوە بزانین. زمانی دووهەم فێربوونی فەرهەنگی نەتەوەیەکە. ئێمە کاتێک وەرگێڕان لە زمانێک و بۆ زمانێکی ترەکەین تەنها وەرگێڕانەوە نییە ئێمە کۆدی ئەو زمانە یاخود وشەکانی ئەو زمانە بگۆڕین بۆ زمانی دووهەم. ئەبێ فەرهەنگی ئەو نەتەوەیە بگوازینەوە بۆ فەرهەنگی نەتەوەکەی تر، کلتوریان، دنیابینیان، ئاوەزمەندیان، تێڕامان و بیرگرتنەوەیان لە ڕێی وشەکان و دەستەواژ و ڕستەکانەوە وەربگێڕین، نەک تەنها ئێمە کۆدەکان وەربگێڕین. بۆیە بەداخەوە ئێمە ئێستا منداڵمان وا لێ کردووە کە بیرکردنەوەیمان شێواندووە، چونکە ئەوەی کە زۆر گرنگە باوان بەرپرسیارەتیان هەبێ بەرامبەر بە زمانی دایکی منداڵەکانیان کە خۆی بۆ خۆی مافی منداڵە کە بەو زمانە و لەو ژینگەی کە لە دایک بووە ئەمە بڕیاری نەتەوەیە گرتوەکانە کە ئەبێ بۆ زمانە بخوێنێ، حتا ئەمە مافێکی ئاینیە و مافێکی زانستیشە، چکە کۆمەڵێک کێشە و ئاریشە بۆ ئەو منداڵە دروستە بێت کە ئەگەر هاتوو ئەم مافەی خۆی وەرنەگرێت و جێبەجێ ناکات. زۆر گرنگە باوان بزانن کە کاتێک ئێمە زمانی دایکی منداڵ ئەشێوێنین شێوازی بیرکردنەوە و چۆنێتی بیرکردنەوە و خودی بیرکردنەوەی ئەگۆڕین. بۆیە دەزوەردان و شێواندنی زمانی دایکی منداڵ، تێکەڵکردنی زمانی دایکی منداڵ بە زمانی دووهەم و سێم بە تایبەتی لە 10 ساڵی یەکەمی تەمەنیدا بەڕاستی ئاریشەیەکی زۆر مەترسیدارە کە دواتر لێکەوتەی زۆری دەبێت لەسەر کەسێتی منداڵ، لەسەر لایانی دەرونی، لایانی ئابووری، لایانی پروەردەی و دوجار لایانی ئاوەزمەندی و بیرکردنەوە و تێڕامانی. ئەبێ ئێمە بزانین هەموو زمانێک ئەکەوێتە ژێر هەشبوونی زمانێکی ترەوە. ئیتر بە تایبەتی ئەو زمانی ئەو نەتوانی کە ژێر دەستە بن بەڕاستە خۆی کاریگەری ئەو زمانی سەردەستەکەیان بەسەرەوە دەبێت. بەڵام ئەوە کەوێتەوە سەر ئێمە کە چۆن ئێمە مامەڵە لەگەڵ ئەم هەژمونەیە بکەین وانەیاڵین ئەم هەژمونە وا لە زمانەکەمان بکە بە پاشکەوتەی خۆی، شوێنکەوتەی خۆی، زمانێکی لاوەکی و پراوێزکراو. خاڵێکی دۆم لە ئێستادا جیهانگیری و تەکنەلۆجیا بەڕاستی ڕۆڵێکی زۆر کاران هەیە، هەژمونێکی زۆر باڵیان هەیە لە هەموو جیهانە. ئەمە تەنها لا ئێمە نیە، توێژینەوەی کراوە لە لەندەن کە پایتەختی بەریتانیایە کە زمانی ئینگلیزی زمانی دایکیان. ئێمە ئەزانین زمانی ئینگلیزیەکێکە لە زمانە زیندوەکانی جیهان، زمانی 370 ملیۆن کەسە زمانی یەکەمیانە و زمانی دووهەمی زیاتر لە ملیارێک و 470 ملیۆن کەسە لەسەر ئاستی جیهانە. بەڵام لە هەمان کاتە دایک و باوکەکان کە لەو توێژینەوەیە بەشداریان کردووە، ئەوانش بە هەمان شێوە ئەم کێشەیان بۆ دروست بووە کە ئەڵێ مناڵەکانمان بە زمانی دایکیان ناخوێنن و زمانی دایکیان زۆر پراوێز خراوە بەهۆی تەکنەلۆژیاوە. بۆیە ئەم تەکنەلۆژیایە بەڕاستی خۆی بۆ خۆی بەهۆی جیهانگیریەوە هەوڵی ئەوە ئەدات هەموو دانیشتوانی سەرزەوی بکە بە یەک زمان و یەک کلتور، نەفرە کلتوری بهێڵێ، نەفرە زمانی بهێڵێ. ئەوە ئەبێت یاسای دەوڵەتەکانە، سیاسەتی حکوومەتەکانە و حکومڕانیە ڕێگە لەم هەژبوونە بگرێت. چۆن بۆ نمونە ئێستا وڵاتی و فەڕەنسا کە لە پاڵ بەریتانیایە تا ئێستا وەزیری زمانی هەیە نەیهێشتووە زمانی ئینگلیزی هەژمونی بەسەر زمانی فەڕەنسیە هەبێ. بە پێچەوانەوە ئەمەندە بە تۆکمەی جڵەوی زمانەکەی کردووە کە ئەمیش بە هەمان شێوە توانیوێتی ببێتە زمانێک کە خەڵکی بە ناچاری بۆ خوێندن، بۆ پەناهەندەی، بۆ هەر کارێکی بازرگانی یاخود هەر کارێکی ئابووری بچنە وڵاتە فێری ئەو زمانە بن. ئێمە کۆمەڵی کێشەمان هەیە کە ئەگەڕێتەوە بۆی کە بەڕاستی ئێمە دنیابینێکی باڵانەمان نەبوو بۆ زمان. بەداخەوە حکوومەت چونکە سیاست و پلانی زمانی نەبووە، ئێمە ئەبینین ئەو ئاوار و کەسانی کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە هاتوونە تا هەرێمی کوردستان، ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی بوایە کە یەکەمیشت فێری زمانی کوردی ئامکردنایە. بەڵام بەداخەوە ئێستا ئێمە خۆمان فێری زمانی عەرەبی ئەکەین بۆیە لەگەڵ ئەوانە بدوین، بۆیە کارەکانی ئەوان ڕاپەڕێنین کە ئەمە وەکوتم یەکێکە لەو کێشانەی کە ئێمە خۆمان کێشەمان بۆ زمانەکەمان دروست کردووە بەهۆی نەبوونی پلان و سیاسەتی حکوومەتەوە. خاڵێکی ترکە هەمانە زۆر بەداخەوەی کە بە تایبەتی ئێستا لە ناو تاکی کووردا بە کەمبەهای ڕوانین دروست بۆ بە تایبەتی لە ناو خوێندکارانە ئەگەڕێتەوە بۆ قوتابخانە تایبەتەکان و پێڕەوی جوزمانی کە ئێمە لە ماوەی 33 ساڵی حکومڕانی کوردیا نەمانتوانی پرۆگرامێکی تۆکمە بە زمانی کوردی لە دایانگە و بخوێنی باڵا
دابڕێژین و پێویست دەکات ئێمە بۆ زۆرین شتەکان بچینەوە سەر زمانە زیندوەکان کە ئەمە بەڕاستی نەنگیەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکانی کە ئەرکیان ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین وا بکەین کە ئەو قوتابخانانەی کە بە زمانی دووەم ئەخوێنن بە جۆرێک بن زمانی دوو یەکەم لەو قوتابخاناندا کە زمانی کوردیە نەبێتە زمانێکی پەراوێزخراو چونکە ئێمە پێڕەوی جوزمانی کۆتوبند و مەرجی خۆی هەیە بە نابێت ڕاستە و خۆیە بەم ڕەهایە و بەم پاشاگەردانە ئێمە ناومانەتە ناو پرۆسی پەروەردەوە بەبێ ئەوەی هیچ سنووردانانێکی بۆ بکەین کە بۆیە ئەمە بەداخەوە ئەوەی لای تاکی کورد دروست کردووە کە بە دڵنیاییەوە وشەدانی ئەو منداڵە کە هەر لە تەمەنی ئەگەر دایانگەژ نەمان خستبێتە دایانگێکی تایبەتەوە لە باخچەی ساوایان و قوتابخانەی بنەڕەتی و خستومانە وای لێ دێت کە وشەدانی بە زمانی دایکی زەنگین نابێت کەم کەرەستەیە گەنجی وشەکەی دەوڵەمەند نییە چونکە بە پێی توێژینەوەکانی زانستی زمانی دەمارزانی منداڵ هەتا تەمەنی 10 ساڵی ئینجا گەنجی ئاوەز و وشەدان و فەرهەنگی ئاوازەکەی دەوڵەمەندە بێ بە وشەی و بە کەرەستەکانی زمانی دایکی بۆیە تا ئەو قۆناغە نابێت ئێمە منداڵ ڕشتەکانی خوێندنی بکەین بە زمانی دووهەم یەکشت هەیە کە ئێمە زۆر گرنگە جاکاری تیا بکەین فێربوونی زمان جیاوازە لە وەرگرتنی زمان بەڕاستی ئێمە ئەبێ ئەو دوانە لە یەک جیاکەینەوە چونکە زمان فێرکردنی زمان شتێکە و زمان فێربوون شتێکی ترە ئەبێت بزانین کە نابێت منداڵ ڕشتەکانی خوێندنی واتە ئەو بابەتانەی کە ئەی خوێنێت بە زمانی دووهەم و سێم بێت ئەمە بە پێی یاسانە و دەوڵەتەکان بە پێی بنەما زانستیەکان و بە پێی توێژینەوەکان یەکلایی کراوەتەوە بەڵام منداڵ ئەتوانێت لە پاڵ ڕشتەکانی خوێندنە زمانێکی تر فێر ببێت چونکە ئێمە کاتێک زمانی فێرکردن ئەگۆڕین بنیات نانی کەسێتی ئەو تاکە ئەگۆڕین بیرکردنەوەی ئەگۆڕین بەڵام کاتێک فێری زمانێکی ئەەکەین لێهاتوویەکی پێزیە ئەەکەین لەبەر ئەوە لێهاتوویەکە قەت جێگەی ئەوە ناکرێتەوە کە کەسێتی پێ بنیات بنین ئەبێ ئێمە جیاوازی لە نێوان ئەم دوانەیە بکەین کە زمان فێرکردن جیاوازە لە فێربوونی زمان لە فێرکردنی زمان کە بەداخەوە ئێمە هاتوین تێکەڵاومان کردووە بۆیە لە قوتابخانە تایبەتەکانە کە پێڕەوی جوود زمانی و زۆر جار تاک زمانی بەکارە برێت و زمانی کوردی بۆتە زمانێکی زۆر لاوەکی و پاشکەوتە ئەمە ئەو جۆرە دنیابینی و بیرکردنەوەی لای منداڵانی ئێمە لای تاکی ئەمە دروست کردووە کە بە دڵنیاییەوە ناتوانن گزارش لە بیرکردنەوەکانیان لە هەست و نەستیان لە خواست و مەیل و حەزەکانیان بکەین چونکە کەرەستەمان لایەوەنێتەیە چونکە ئێمە لە 5 ساڵیە کە ئێشتا پرۆسەی زمان پژانی دایکی بەراو کامەڵ نەبوون نەڕۆشتووە هاتوین کۆدێکی تر و زمانێکی ترمان بۆ داخل کردووە کە ئێمە لە هەردوو لایەنەکە بەڕاستی ئەو منداڵەمان بەداخەوە بێبەش کردووە لە ئەو بنیاتی کە ئەو زمانە هەیەی ئەوەی کە گرنگە ئێمە ئەبێ لە چیەتی زمان تێبگەین چیەتی زمان تەنها کەناڵێک نییە بۆ گواستنەوەی زانیاریەکان یا تەنها گزارشکردن بێ لە هەستێک لە بیرێک زمان دەربڕی ئەو هەبووەیە کە گزارشتی لێکە بۆیە خودی زمان بەبوون و بنیاتی کەسەکان گروپەکان نەتەوەکان دیاری کراوە هەر لەمەشە وتراوە زمان دەستنیشانکردنی لایانی کۆزانیاری مرۆڤە لایانی معریفەی مرۆڤە تۆ چۆن قسەکەی خۆت وە بە خەڵک وێنە ئەەکەی و لە هەمان کاتە زمان بە ناسنامەی نەتەوەکانش دەستنیشان کراوە لەسەر ئەوەی کە ماکی ئەو نەتەوەیە بنیاتی ئەو نەتەوەیە تانوپۆی ئەو نەتەوەیە لە ڕووی فەرهەنگ ئاوەزمەندی تێفکران کولتور دابوونەریت ڕسەنایەتی شارستانیەت چۆنێتی بیرکردنەوە هەموو ئەمانە لە ناو زمانەکەیە هەڵگیراوە بۆیە ئەبێ ئێمە بەڕاستی بچینەوە سەرچاوەی ئاریشەکان و لە سەرچاوە چارەسەرێکی کڕۆکی بۆم ئاریشانە بکەین کە بەداخەوە هەر خۆمان خوڵقاندومانە ئەوەی کە ئەو تێڕوانینی بەداخەوە لای باوان دروست بووە سەبارەت بە ئەوەی کە ئەگەر هات و منداڵەکانیان بە زمانی دووهەم بخوێنن ئایندەیان بڵێن دیارترە بێ یاخود خەمی ئایندەیان نابێت لەوەی کە هەلی کاریان دەستکەوێ بخوێنن لە هەر شوێنێ ئەوە هۆکارێکی سەرەکیە گەڕێتەوە بۆی کە ئێمە لە ئاستی سەرەوە لە ئاستی حکومداریە بۆمان دروست کردووە وەکووتمان ئەگەر هات و ئێمە جڵەوی زمانەکەمان نەگرت ئەوە بەڕاستی بە شێوەیەکی ناڕاستەوە خۆمان ئەبینە هۆی خۆرەی زمانەکان و زمانەکەمان بەرەو داخورانە بین کە ئێستا ئەیبینین بەداخەوە وەکووتمان لەبەر ئەوەی هەلی کار و بازارسازی و خوێندن و هەموو ئەوانەی کە
ئەو کایانی کە تاکێک لە ئایندەیە بێوێت خۆی تیا بینێتەوە بەسراوەوە بە زمانی دووەمەوە و کە بە بێپلانی حکومە وای لێ کردووە ئەمە بۆتە ئەوەی کە لای دایک و باوکان ئەو هەستە دروست بێ بۆ نمونە دایکێک ئێستا چێ ئیشێک وەرگێت ئیشەکە داوای ئەوەی لێکا کە ئەگەر تۆ لە زمانێک زیاتر بزانانی ئینجا وەرەگیری کە ئەو نایزانێ ئەڵێ با مناڵەکەم بەم بەدبەختەی منە نەڕوات هەر لە ئێستەوە ئەوەی بۆ قەرەبوو بکەمەوە بۆیە ئەبێت ئێمە بەڕاستی سەر لە نوێ بە چۆنەتی تێڕوانینمان لە ئاستی حکومداریە بگەڕینەوە و پێداچوونەوەی پێ بکەین و پلان و سیاسەتێکی تۆکمە لەم بوارەدانین خاڵێکی ترە گەڕێتەوە بۆ هەژمونی تەکنەلۆژیا کە ئێستا لە بەهۆی ئەوەی کە هەر کەسێک لە ڕێی مۆبایلەکەی دەستی خۆیەوە ڕاستەوخۆ کاریگەریکی زۆری هێوای کردووە هەر منداڵێک کە خۆی بۆ خۆی مۆبایلێکی هەیە فەرهەنگێکی بۆ دروست کردو ئەم تەکنەلۆژیایە ئەم فەرهەنگە جیاوازە لە فەرهەنگی دایک و باوکەکەی و ئەمەش زیاتر جیاوازێکە بەهۆی زمانەکەیەوە کە گۆڕاوە بۆیە ئەبێ بەڕاستی دایک و باوکان هۆشیار بن لەوەی کە چۆن منداڵان مامەڵە لەگەڵ مۆبایللا بکەن و کاتێک مۆبایل یاخود ئایپاد یاخود هەر کەرەستێکی تەکنەلۆژی کە خۆی نابێ بەکاری بێنێ ئەگەر بەکاری هێنا چۆن ئەمان بتوانین جڵەوی بکرن و بە تایبەتی چۆن ئەو بەرنامانە بۆ دابەزێنن کە بە زمانی دایکیانە نەک بە زمانی دووهەم و سێم منداڵ کۆمەڵی کێشەی بۆ دروست بووە لەبەر ئەوەی کە وشە و دەستەواژەی پێنیە بۆ چۆنێتی گزارشکردن لە هەست و نستەکانی خۆی لە بنیاتی خۆی تووشی خەمۆکیە بێ تووشی گۆشەگیرێ بێ دواتر کێشەی کۆمەڵایەتی دواتر کێشەی پەروەردەی 2000 کێشەی بنیادنانی کەسێتی بۆ دروستە بێ بۆیە گرنگە ئێمە لە مەترسی لە ناوچوونی زمانی دایک هەموو دایکێکی کورد هۆشیار بکەینەوە چونکە ئێمە زمانەکەمان بۆتە دیوانەکەمان بۆتە گەنجی نەتاوەکەمان بۆتە پاسەوانی میراتی کللتوری و فەرهەنگی و ڕەسەنایەتیمان هەر کاتێک ئەم زمانە لە ناو بچێ بە دڵنیایەوە بنیاتی خۆشمان لە ناو ئەچێنێ نامێنین لە مێژووی زمانەکانە ئەگەر سیرکەین توێژینەوە کراوە بۆ نزیکەی 10,000 ساڵ پێش ئێستا لە 10,000 ساڵ پێش ئێستا 12,000 زمانی زیندوو هەبووە کە خەڵکی ئەو کاتە قسەیان پێکردووە بۆ نمونە زمانێکی لاتینی ئێستێکێکە لە زمانە لە کارکەوتوەکان زمانێکی وەکو گریکیەکێکە لە زمانە لە کارکەوتوەکان زمانە سۆمەریەکان هەموو ئەمانە ئەو زمانانن کە بە نەمانی ئاخێوەرەکانیان لە کار کەوتون بۆیە هەر کاتێک ئاخێوەری زمانێک نامێنێ بەو زمانە ئەبێتە جێی مەترسی و بە زمانێکی لە کارکەوتو دەستنیشان کراوە هەرچەنە لە زانستی زمانی نوێدا ئێستا تەنها نەمانی ئاخێوەر بە هۆکاری مردنی زمان دەستنیشان نەکراوە بەڵکو کۆمەڵێک گروپێک نەتەوەیەک خۆیان خۆ سەرپشکیانە خۆ بە خۆیانە وازە زمانی دایکیان و ئەچنە سەر زمانی دووهەم ئەمەش بە مردنی زمانەکە دەستنیشان کراوە بۆیە لە ئێستای زمانی کوردیا بەڕاستی ئەگەر بەم ئاقاڕی ئێستا بڕوا لە قۆناغێکی مەترسیدارتایە پێویستەکە دەست بەجێ ئێمە بتوانین مامەڵێکی دروست لەگەڵ ئێستای زمانەکەمانە بکەین و هەوڵ بین لەم قۆناغی مەترسیداری داریەوە بیگۆڕینەوە بۆ قۆناغێکی پارێزرا و کە ئەوەش ئەکەوێتە سەر هەردوو ئاستەکە هەم لە ئاستی سەرەوە بۆ خوارەوە و هەم لە ئاستی خوارەوە بۆ سەرەوە کە بریتە لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا کە ئەوەش بەڕاستی ئەرکی دەسەڵاتدارێتیە و ئەرکی ڕاگەیاندنەکانە لە هەمان کاتە چونکە ڕاگەیاندنەکان لە ئێستادا بەڕاستی کاریگەریکی ڕاستە و خۆیان هەیە لەسەر چۆنێتی ئاڕاستەکردنی تاکەکانی کۆمەلگا بۆیە زۆر گرنگە ڕاگەیاندنەکان هەم خۆیان نەبنە خۆڕی زمانەکە کە بەداخەوە ئەوانیش بوون و لە هەمان کات چا ببنە سەرچاوەیەک بۆ هۆشیارکردنەوەی تاکەکان لە ئاز ئەو مەترسیانەی کە لە بەردەم زمانەکەماندا هەیە. زمانی دایک بۆچی پێی ئەوترێ زمانی دایک لەبەرەوەی منداڵ لە تەمەنی کۆرپەلەیەوە کە لەسکی دایکێتی پرۆسی زمان پژانی دەست پێ ئەکا منداڵێک کە تەمەنی ئەکادا 5 ساڵ نزیکەی 16,000 زانیاری لە وشەدانەکەیە لە فەرهەنگی ئاوازیەکەی هەیە بۆیە ئێمە نابێت زمانی دایکی منداڵ بشێوێنین چونکە ئەم فەرهەنگەی ئەشێوێنین و ئێستا کات نییە کە باز لەوکەین چ کاریگەریەکی هەیە لەسەر بنیاتی جەستەیی جگە لە بنیاتی دەرونی و کۆمەڵایەت و لایەنەکانی تری منداڵ بۆیە گرنگە یەکەمیشت خێزان هۆشیار بکرێتەوە کە کاتێک تۆ زمانی دووهەم ئەهێنیت فێری ئەم منداڵەکەی چه ئاریشەیەکی دەمارزانی و دەرونی و کۆمەڵایەتی و دواتر زمانی و پەروەردەی بۆ ئەم مناڵە ئەهێنیتە کایەوە کە نامۆی ئەەکەی بە کۆمەلگاکەی خۆی کە کۆمەڵێک لە کەوتی ترمان ئێمە بەداخەوە لە ئێستا لە کۆمەلگای ئەبینین کە لە ئەنجامی ئەو پەروەردە هەڵەیی کە ئێمە بەرامبەر بە زمان کردومانە بۆ منداڵەکەمان ئەمە یەکەمین دامەزراوەیە خێزان کە ئەبێ هۆشیار بکرێتەوە دووهەمین دامەزراوە فێرکاریەکانن کە لە دایانگە و دەست پێکات تا خوێندنی باڵا کە وەکوتم ئەبێ زمانی ڕشتەکانی خوێندن لە هەموو دنیاوە ئەبێ زمانی
دایک بێت زمانی ستانداردەکە بێت چونکە زمانی ڕشتەکان بۆ نمونە ئێمە بیرکاری وانەی زانست وانەی کۆمەڵایەتی وانەی فیزیا کیمیا زیندەوەرزانی هەموو ئەم بابەتانە کە ئەمە پیانۆتە ڕشتەکانی خوێندن ئەبێ بە زمانی دایک بە زمانی ستاندەردی نەتەوەکە بخوێنرێت کە بەداخەوە تا ئێستا ئێمە ئەمەمان جێبەجێ نەکردووە جگەلەوەی کە ئەبێ هەر لە ناو دامەزراوە فێرکارەکانە پرۆسەی پێڕەوی جووت زمانی و قوتابخانە تایبەتەکان بەڕاستی جڵغە بگیرێت سنووریان بۆ دامڕێت مەرجدار بکرێن بە جۆرێک بن کە زمانی دایک پاشکۆ نەبێت لەو قوتابخانەدانەدا کە ئێمە بەداخەوە ئەیان بینین و ئەبێ ڕێژەکەشیان کەم بکرێتەوە بە پێی پێویست دابنرێت نەک ئێستا وای لێ هاتۆ بەداخەوە لە هەر کوچە و کۆڵانێکە ئەبینی تۆ قوتابخانێکی تایبەت هەیە بەبێ ئەوەی ئێمە بتوانین جڵەویان بگرین کەناڵی سێهەمەکەمانە کە ڕۆڵی هەیە لە چۆنێتی بەشکۆکردنی زمانی کوردیدا بریتە لە ڕاگەیاندنەکان ڕاگەیاندنەکان و وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی بەرپرسی یەکەمن ئەبێت وەزارەتی ڕۆشنبیری سنووردانانێکی هەبێ بۆ ئەو درامانەی کە وەرەگیاڕن چۆنێتی وەرگێڕاندنەکانیان بۆ ئەو بابەتانی کە پێشکەش بە ئاوەزمەندی و ئاوەزی تاکی کوور دەکرێت و لە هەمان کاتە ئەو زمانی کە لە ڕاگەیاندنەکانە بەکارێنرێت ئەو ڕێنووسانە ئەو دەستەوە هەژە و زاراوانە کە زۆر بەداخەوە هەر کەناڵە دەستەواژەی خۆی هەیە هەر کەناڵە زاراوەی خۆی هەیە کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیاجی نابێتەوە بۆیە زۆر گرنگە وەزارەتی ڕۆشنبیری بتوانێت زۆر بەرپرسانانە و هەستیارانە مامڕە لەگەڵ ئەمە بکات کەناڵێکی ترکە هەمانە دامەزراوە کۆمەڵایەتەکانن دامەزراوە کۆمەڵایەتەکانیش هیچ ڕۆڵێکی کەمتریان نیە لە چاو کەناڵەکانی ترا چونکە ئێمە بمانێت و نەمانەوێت دوجار هەموو تاکێک ئەچێتەوە ناو کۆمەلگاکەی بۆیە زۆر گرنگە لە هەموو دامەزراوە کۆمەڵایەتەکان و دامەزراوە ئاینەکان کە ئێمە لەو کەلتوری ڕۆژهەڵاتی ئاینێک کاریگەری هەیە لە سەرمان زۆر ڕۆڵ ببینێت لەوەی کە چۆن ئێمە زمانی دایکمان بە شکۆ بکەین و هەوڵ بین کە ئەمە لە ناخی تاکەکانمانە بچێنین بە تایبەتی لە لای دایک و باوکان